بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای گەورەتان لێبێت هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بوون ئەم ڕۆژتان پڕ بێت لە خێر و بەرەکەت و خۆشی ئازیزان لەگەڵ هاوکارم کاکشوان هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ ئەم ڕۆژ لە خزمەتانین کۆمەڵێک بڕگە و بابەتیان ئامادە کردو هاوکارانم کە پێشکەشتان دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. زۆر سپاس کاک جەلال بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانە ئاسوودە و کامەران من بە هیوای هەفتەیەکی پڕخێر و بەرەکەت و ئارامی و خۆشی بۆ هەموو لایەک ئەمڕۆ لەو بابەتانەیەمانەوێت لە پرۆگرامی پەیامی ڕۆژ قسەی لەسەر بکەین لە تەوەریەکەی بەرنامەکەمانە دوو میوانی زێدە ئازیز و خۆشەویستمان هەیە لە بادینانەوە باز لە کار و چالاکی ڕۆژنامەگەری و کاری ڕێکخراوەی و چالاکەوانی دەکەین وەروەها شیکردنەوە و شرۆڤەی بارودۆخی ئەوێ وەروە هەڵسەنگاندێک بۆ بابەتەکە دەکەین. بابەتێکی دووەمیش کە زۆر گرینگە بەداخەوە لە پارێزگای کەرکووک بە دیاریکراوی لە گەڕاو و گەڕەکە کوردیەکانە ڕێژەیەکی زۆر مادەی هۆشبەر مەوادی مخەدەر لە نێو گەنجانە بڵاو بۆتەوە گەنجانێکی زۆر ئالوودە بوون پارێزەرێک لە کەرکووکەوە قسە و باز لەسەر ئەو بارودۆخە و وەروەها کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک ڕێکار بۆ ئێمە باز دەکات هەوڵیش دەدەین لە ڕێگەی تۆڕی پامنێرەکانمانەوە کۆمەڵێک زانیاریتان بۆ بگوازینەوە بە دیاریکراویش لە ناو پێشانگ سێمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی. بەڵازیزان جیاواز لەمەش لەگەڵ پامنێرانمان زانیاری و چالاکانی ڕۆژتان بۆ دەگوازینەوە دەستپێک دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوا. بەڵازدان و خۆشەویستان تەوەریەکەمیان قسەکردنە لەسەر کاری ڕێکخراوەیی و هەروە کاری ڕۆژنامەوانی لە دەڤەری بادینان بەتایبەت لە دوای گرتنی کۆمەڵێک ڕۆژنامەنووس و چالاکوان و مامۆستا لە دەڤەری بادینان ڕەنگە قۆناغی کاری ڕێکخراوەیی و ڕۆژنامەنووسی لەو دەڤەرەیە بە ئاڕاستەیەکی دیکە بڕوە بۆیە زۆر جار دەوترێەوەی کە دەسەڵات لەو ناوچەیە دەیکا لە پێناو سەرکوتکاری بێدەنگکردن یاخۆت سڵەمینەوەی خەڵکە لە کاری ڕێکخراوەیی و ڕۆژنامەوانی و ڕخنەگرتن و هەندێک چالاکی مەدەنی کە لەسەر شەقامەکان ڕوو دەدەن کە دیارترینیانەوە بوو لە بادینان هاتنە سەر شەقام وەگرتبوونەوەی مامۆستایانی ناڕازی و موچە خۆران بوو لەسەر مافی خۆیان کە موچە بوو بەڵام بەداخەوە بینیمان چۆن کۆمەڵێک لە ڕۆژنامەوان و چالاکەوان دەستگیر کران و لە تازترین زانیاریشدا باز لە دەستگیرکردنی خاتوونێک دەکەن کە هەتا ئێستا لە ڕۆی یاسایەکەوە دیار نییە بۆچی دەستگیر کراوە ساڵێک و 2 مانگە لە زیندانە کێشی لەشی 23 کیلۆ کەمی کردووە لە ئێستادا بۆتە هۆکاریەوەی کە خێزانەکەشی تەنانەت لە دەست بدا بۆیە قسە لەسەرەوە دەکەین ئایا کاری ڕێکخراوەیی و ڕۆژنامەوانی لە دەڤەری بادینان چۆن دەگوزارێ بە دوو میوانی تایبەتمان هەیە لێرە کە قسە و گفتوگویان لەگەڵا دەکەین. بەڵێ هەرێکە لە بەڕێزان کاک سەڵاح حاجی چالاکەوان و هەروەها بەڕێز مامۆستا ئامەد بریفکانی هەم ڕۆژنامەنووس و هەم نێردەی پەیامیش لە بادینان یاخوا بەخێر بن مامۆستا. بەخێر بن. زۆر باشە مامۆستا سەڵاح با ڕاستەخۆ لە بەڕێستەوە دەست پێ بکەین
کاری ڕێکخراوەیی یاخود چالاکەوانی ناو با بڵێن کاری چالاکی کۆمەڵایەتیەکان بە تایبەت لە بادینان ئەگەر بەگشتی لەوێ چی دەگوزارێ لەوێ کاروبارەکانی ئەوە چۆن کار و چالاکیەکانتان زیاتر چین بەگشتی ئەگەر هاوڕێک لە کاری ڕێکخراوەیی بدەینەوە لە بادینان. ناوی خدای مازن و دلوان اگر ام تماشای بادینان بکەین ببینین براستیجی کاری ڕێکخراوەیی کو ئەو کارەیە یەکو جواد ناژی کۆمەڵگە بەرەف پێشڤەچوون و پێشڤەچوونەکە مازنترت بێت لێ ئەتنەهادا ئەگەر ئەم تەماشای بادینان بکەین دەبینین کاری ڕێکخراوەیی گەلک یە زەحمەتە تایبەتی پارێزگاها دووکێ بۆ زەحمەتە چونکە نەهادا دەستهەڵات ئەvê چەندێ مەتەرسید بینید ئەگەر ئەم تەماشای بادینان بکەین خەلکێکی هەی ئامادەیە خەلکێکی ڕەوشەنبیر مثەقەف تێگەیشتیل ئاستێکی بلند خودان ئاست یعنی مەشروع و پلان هەبووینە بەلکو بەرنامە هەبووینە خودان ئاستن کو دێشێن کار و چالاکیت باشکەن بۆ کۆمەڵگەهێ و کۆمەڵگەهێ بەرەف پێشڤەچوون و بەدیتنێت باشتر ببن لێ ئاریشەل بێرێت چ دایەت دەستهەڵاتێدا دەستهەڵات ڕێگریە لەوان جۆرە کەسات کرد ئەگەر ڕێکێ بدتە کەسێکێژی یان هەندێک ناف ڕێکخراوێت مەدەنی دەبینی بن پەردێڤە کاری بۆ دەستهەڵاتێتکەین لێ کو هەندێک ڕێکخراو هەبن کو گرنگیە ئەپڕۆلێ گەنجان شیانێت گەنجان گرنگیە جڤاکی و کۆمەڵگەهێ بدەن دەستهەڵات یا ڕێگرە لێ و ڕێکێ نادەت کاری خوب درستاهی بکات ڕێکێ نادەت پێنگاوێت باش باوێتن بەرەف پێشڤەچوون و هشیارکردنا کۆمەڵگەهێ. زۆر باش سێدان جد بەخێرێ کاری ڕۆژنامەوانی کە ئێستا توانم بڵێم بە قۆناغی کە ڕەنگە مەترسیدار لە بادینان تێپەڕێ بەتێبێت لە دوای دەستگیرکردنی کۆمەڵێک ڕۆژنامەوان و سزادانیان بە مانۆیان لە زیندان ئێستا چۆن لەوێ دەگوزارێ ڕۆژنامەوان تا کوێ دەتوانێت کار بکات دەست بۆ بابەت ببات. زۆر سپاس بوو هەوا و بێدەلیێ سپاس بوو ستافێ بەرنامەی پەیامی ڕۆژ ڕاستی ماندووبوونەکە زێدەت بن دەستخۆشی لە هەواتکەن ڕاستی بژین کاری ڕۆژنامەوانیە پارێزگا دووکی تایبەتی و بادینام گشتی یعنی gelek hatiye bartan kirin gelek hatiye bertest kirin yani eğer bitene tu şey çalakiyen dezgehên ser hükümeti ve guhezî te keşanabın le eğer biçi xul babetin rojnamevanî bike xudan ku karê rojnamevanî ev dîvçûnê biketin taybetî bu wan babetin giring jiyana xelkî ve girêday babetin sotemenî û babetin karebayê û babetin rêk û cadde û heta dumayek yani ew babetin ku jiyana xelkî ve girêday tu dê rêpirê gelek kêşeyan bî û dezgehên hikûmî jî bû te hîç zanyariyekê nadane te rastî ev wekî min gotiye ev kêşekek ku ev 4 sal ez silverê ve ku peyamnerê peyam kar dikem hîç delîvenîne ku em vî bijin vî arasteyê de kar bikin ji ber hinde jî weku diyarek ku 83 kes ji çalakvan û rojnamevanên badînan hatîne desteserkirin ev ji mare tenê evenînin yani behsel 83 kesatê de kirin lê ev dehan kesê dî hene hetan û keçarên wêsê wan ne diyar e bele bele yani etmoye ne tenê moye salek yan du sala da belku ev çendîn sal e hetan û ke kesê to hatîne nivandin gelek rengê behs hat bîte kirin ji gelek zîndanê nehênî hene gelek yani ev navê te keftîne serek lê wekî me gotî 83 kesab tenê ev navê wana evê hatîne komkirin evet tenê moye sala 2020 da bûye piştî ew jî taybetî piştî dest bi karbûna parêzgarê nîye duhûkê yani weku diyar yani weku çalakvan û rojnamevan bijin weku xelkekê bijin ev vî biwarî da kar diketin bijin yani ev danana vî parêzgarî an danana gelek rêveberên dîtir yani desthilatê weku bijin amajekê dete xelkî ku desthilateka eskeriye desthilateka leşkeriye êdî kes bu kesenîne çalakiyên medenî biket an rexnegirtinê li badînan biket eger biket di çarenivîsê wan ev bît ku bihêne girtin bihêne hikûm kirin bijin tûmetên yani hikûm kefte ser wan ku êdî neşin dihatî da xwe berbijêrkin xwe bu hîç postekî xwe berbijêrkin yan fişarên derûnî bikevne ser malên wana yani gelek ji wana
ایدی مال نوین بشنه بس رین نخارش او کسیم تایبەتی هاتینە سزادان سەیدا بله دەستگیرکردنی چالاکوانان و ڕۆژنامەوانانی بادینان هیچ کاریگەری هەبووە لەسەر دەرونی خەڵک و هاوڕێکانی دیکەیان هاوپیشەکانی دیکەیان بۆی کە چالاکی نەکەن خەڵک سڵیمە ینی بە جۆرە جۆرەکان ترسی لێ نیشتووە کە ئێستا چالاکی ئەنجام نەدات بله یعنی پراستی پشتی دست سر که نوان کسان یعنی من ندید یعنی چه خربه بونه که دیتر چالاکی که دیام مازن الدهو که بیتا کرن یعنی اول دیارترین بالگه بو بچنده یعنی 283 کسا بگیری کسین چالاکبان و ماموستا و روزنامه‌وان دیارین پارێزگاه دو که لکسک نبیتن بهت سر جاده دخوازا یعنی دخوازه که بکت یان خربه بونه که ناراضی بونه بکت اول باشترین بالگه که گل هندجی سه شوالت میت نزیک موعبوری دا سه کس شوالت میت نزیکی تو روزنامه‌وان موعب شپولان و پلادومای که یا کوچ کنه دا قصد بیلاروسیا گریه یعنی اول سه کس حوالت میت نزیک ایدی یعنی زۆر باشە ویستم ئەوە لە سەیدا سەلاح بپرسم مامۆستا ئامەدیش باسی کرد ئەو بارەدۆخەی کە لە بادینان بەگشتی لە هەرێمی کوردستانیش دەتوانم بڵێم بەگشتی و بە دیاریکراوی لە بادینان وەکو چالاکەوانان هەستان پێکرد بێت کۆچی گەنجان بێزاری گەنجان بێئومێدی نەبوونی هەلیکار ئەو بارەدۆخە سیاسی و عسکەرتاریەی لەوێ هەیە لەوێ گەنجان چۆن و بارەدۆخیان چۆنە ئەو ڕێژە زۆرەی کۆچیش لە بادینان و ناوچەکانی دەوروبەری دۆهۆک دەبینرێ یاخود ڕەنگە هەر لە سنووری سلێمانی و هەولێر و یان گەرمیان و ئەو ناوچانە زیاتر بێت اگر هم تماشای جواکی بکن یانجی تایبەتی کوردستان بگشتی و دهوکه دبینین یعنی اتسر و دردسریه و اتسر و وان قیرانات دارایی و اتسر وان قیرانات سیاسی که هرما کوردستان نهادا اتداد نالید اوه قیرانه کادیجی کفته سر که نهادا راپرسیه کاته انجام دانه 5 ساده و اتسر 5 ساده دا اف کجبره تینا چونه بلاروسیا یعنی اوه قصداش در وکرین خلک پارێزگە ها دهوکێ بووینە ئۆکنجی ئەم پارێزگە ها دهوکێ بووینە 150 دی فراپرسیەکێ 150 دی فراپرسیەکە تایبەت و گەنجێن چوینە ji derve و qasta Bêlarusya kirin xelkê parêzgeha ha dihûkê bûyine bi rastî jî ev wê amajê detin ku desthilateka eskerî desthilateka bê plan desthilateka bê xizmetguzarî ku giringiyê rolê gencan nedet û her gencan piştguh ve baha bêtin çunki eger em berê xwe bidayînê genç stûyîn û avakirina her civakekê bûyine اتنهادا اگر ام گنجن خو بەستەیدا یەک ئیزنم بیتێ بۆچی نەتوانراوە ئەمە بەرجەستە بکرێت کە بۆ نمونە زیاتر لە شوێنەکانی تر ناوچەکانی تر هەرێمی کوردستانەوە بەرجەستە کراوە کە گەنجێکی زۆر خەریکە وڵات جێدێڵن بۆچی نەمانتوانیوە میدیا بەگشتی ڕۆژنامەوانانی بادینان نەیانتوانی ئەمە بەرجەستە بکەن لەوەی کە ئەو هەموو گەنجە لە بادینان خەریکی کۆچەکەن وەختای باوەسا ئەمەد بووە باسی وەکو ڕاگەهاندنê amaje pêdaye rolek hebûye bes nel dîfî astê pêtevî çunkî eger em temaşe bikin badînan yanî karê rojnamevanî karekê gelekê bi zehmet e ji berî nihada çi bi serê rojnamevanan hat çi arîşe bû wana peyda bîn xelkek çend kefte zîndanê da yanî xelkek salaha hate zîndan kirin eger êvê çendê çi bûyne çunkî ewan peyamek hebûye peyama xwe gihandiye خلک هشیار کریه اوجی مترسید بینن سر یعنی وی کار روزنامه‌وانی دستالات سر خوب مترسید بینیدن چونکی اتنهاجی دا روزنامه‌وان هبوینه و چالاکوان سیاسی و یت رکخراوی و یت میدانی هبوینه خلک که هشیارت کن لی دستالات ریک لگرتیه دستالات چندهان ریک بکار ایناینه کو خلک هر بمینیتن نوستی خلک هشیار نبیتن گلک اگر دی هبوینه اگر ام برای خوب دینه یعنی خلکک جبلی زندان کرنه حربا نفسید گلت تکرنه شلون يعني حربا نفسيد نهضت قال خلكك الباريزغا دوك حربك نفسيه يعني تشد بيتن جبري چند روجك جبري حفتيه كمن ما مستوى جديد حواله منه حواله يعني قالك نزيكا ما مستوى انجليزيه هروصا موچيوي ما جبلي يعني كو ما مستوى الكارجها كي دوامت كاتن كو دو موچهنا من ديد قلت يعني روشا من يا دارایی گلک یاد يعني هست یا باشه و من چه آریشه دارایی نینن
گوت بس از دی چم و دی برف بیلاروسیا چم نها از آگهدارین کاچویا یانجی تا نها مایه من گوته اره ماموسا اگر چیه تو دی برف بیلاروسیا چی و روشتا یا دارایی یعنی باشه گوت برای حربا نفسیات گل من تیتا کرنه حربا نفسیات گل من تیتا انجام دان دستالات یاد بینیتن قطابخانه دا چونکی از بسر دستالات ونینم کو از ناف لایان دستالات دانینم اب هر ریکا که هبیت یه من آزار دن هر ریکا که هبیت یه مت ایشینن يعني حربك نفسيات قال متهتا كرني خلاص من اف ولاتا نفيتن از دي چم دروي ولاتي اف خلكت نها يعني برف دروي ولاتي واتشن اگر توان چبوي نبوچي دا صلات نهايه چاره سريه كله بكتن يعني خلكك هي گوتي ام دي چن بلا دريا ايجا گوشت ما وزاروكت ما بخوت بلا ام نمين ناف حربا نفسي دا يعني دا صلات بگهيتا وير رادعي کو بابک بیجت از ده زاروکت خوب بم دریا ایجا کو هاتی اپناف کرنه پارچه یا پنجه بو کردان کو پارچه کو گورستان کو کرد لی بهنه خندقاندن و کرد لی در بدر و ویران ببنو حید گوشتوانا بخون بابک بیجیتن از ده زاروکت خوبم بلا دریا ایجا گوشتوانا بخود بس بلا از ایدیل برویست تامین امینم سێدام دەستکەوتنی زانیاری لە دام و دەستگا حکومیەکان لەوێ بۆ کاری ڕۆژنامەوانی تا چەندە ئاسانە ڕاستی زەحمەتترین تشتانی وەکی من گوتی ئەگەر تو بەحسل چاڵاکیان حکومی بکەی دەستگەن حکومی دەستگەن سەر حکوومەتەوە مثلا چ چاڵاکی هەنا چ پرۆژە هەنا هەموو گۆێ دێ دەستگەن ڕاگەهاندنێ گازیکەن و هەموو گۆڤژ دێ دەنەتە لێ وەختە قەیرانێک هەبیتن درگهنوانا گرتینه یعنی تو پیوندیشی پی بکی کانه مزانیاریت بنیان مدیف چونه که ویرنگی ها هی دی بجنته یان سیدای کمبونا هی یان جی مجال نینه یان جی یعنی هر رنگی که دی خوش بابتی رابن یعنی ما ابتنه ایک درگهی مای او جی درگه ما چه درگه ما افریق خراوان آن چالاک وانین مدنینه او پراپرسیت اوت کن او چالاکین اوت کن او زانیاری تو هنیان جید گل هنده انجمن پاریزگاه دو که جواتا پاریزگاه دو که یعنی پرکا هندک لیجنه هندک اندام توی هندک زانیاری بدنه ما اگر نبونمونه نو که ورز سرمایه بابت گرنگ بابت گرم جی اوه کنو که قیرانه که سلطمانی پاریزگاه دو که هیا پانزینا نورمال نزدیکی 900 دینار هیا بیادیتر هر 6000 دینار بوریه جی گل هنده نفت اصبحتانو که نفت باجران نهات یه دابش کرن و چه هیوی جنینن که اف ساله جی نفت سر خلکی دا بیت دابش کرن انو که درگه بجین ریوبریا نفت و کانزال پاریزگاه دو که هیچ زانیاری که نادت روزنامه بانه حتی انو که چه کنگیرت روزنامه بانی نگیره داینه سباره پلان آوی که چه نفت بسر خلکی که دابش کردن برمیلا گازی 107,000 108,000 دیناران خلکی پیچنا بیت کرد گل هنده وکی میگویی درگه زانیاریا گله که پری روزنامه بانان هاتیه دای خستنش برهنده جی وکی من آماجه برینو که جی پیدای چند روزنامه بانه که تحوالت مید نزیک قصدش در بی والاتی کری اوجی پراستی جه داخله مای بوریش دا بس تایبتیت نو کش دا یعنی هر ویرنگی یعنی پارتا دستالادار بادینان کارت کردنش برهنده جی یعنی خلقه کی وکی نوبر هل بجارتنه 2018 و 2021 دا خلقه کی بادینان دا صلات سزاده لحظانو که جی پیدا چون خدا نکریه یعنی دو کرسی جداز دان زۆر باشە لەسەر بەرگری لە ڕۆژنامەنووسان هیچ دەستگای ئەکلێوێنیە کە بەرگری لە ڕۆژنامەنووسان بکات؟ والله اف بجین های سندیکا روزنامه‌وانین کوردستان له وکو به توی برگریه جناکت یعنی تایبت ما بسیار جکر اری بوچی و خل کیسا روزنامه‌وان و چالاگوانین بادینان نکریه خدان اد بجن اف کست اندامت سندیکای نینن باشه اگر اندام سندیکای نبیتن اول مرچنی نکوتو آن اول بهانه نی نکوتو به براوانی جب که ل یعنی حتی روزنامه‌وانیت مید بادینان باری گله جارا سندیکای جنایتن یعنی جبرکو سندیکای جاره که خلی نکریه خدان جاره که رزلنا نکتشتکلی نگرتیه جاره که برگری جه نکریه یعنی اف روزنامه بانت نگرتن جی اگر پرکا حزب نبید و پرکا هندک لجنت پارلمانتاری و رک خراوین نف دولتی اگر نبیتن اف روزنامه بانت نگرتن هر نوعین آزاد کرن جی جبر هنده یعنی تاراده که یعنی گلک شما هر نبوین اندام به سندیکای دا خود دا ندید یا پراسته زۆر باشە
ینی بینێرانی بەڕێز مامۆستا سەلاح حاجی ئاماژەی بابەتێکی زۆر گرنگ کرد. مامۆستایەک نەک موچەیەک دوو موچەشی هەیە بارودۆخی دارایی زۆر باشە، بەڵام وڵات بەجێ دێڵێت لەبەرەوەی شەڕی دەرونی لەگەڵ دەکرێت. مامۆستا سەلاح ئەمە لەسەر ئاستی شەخصە کۆمەڵێکە ناوچێکە یان بەگشتی لە بادینان سیستەمێک هەیە ئەوەی لەگەڵ دەسەڵات نەبێەوەی لەگەڵ حیزب نەبێت دەبێت لە شەڕێکی دەرونیا بێت ئیدی وەزعی باش بێ یا خراپێ بە جۆرێک یا ملکەج بێ یا بەجێ بێڵێ. سەیدا دەسەڵاتی سیاسەتێکی هەی کو هەر کەسێکێ ئاراستەیە وێڤە نەبیتن، هەر کەسێکێت بەرژەوەندیا وێدا نەبیتن، هەر کەسێکێ سەر خوب مەترسی ببینیت چ مەترسی کەسێکی ڕۆژنامەوانە کەسێکی ڕەوشەمبیرە مامۆستایەکە هەڤوڵاتیەکێ ئاساییە بەلێ هەزرەکە جوانیا هەی کو تنێ دەنگی ویت گەلیە دەسەڵاتێنی نەخۆ یعنی دژاتیە دەسەڵاتیژی نەکریە بەس یە دەسەڵاتی ڕازڤەتکەتن یە ڕەخنەیە دەسەڵاتێت گریتن یەت بژیتێ ئەڤە کێماسیەتەیە ئەvê vî layانî da vî buwarî da xwe rast veke yanî rêvebirina welatekê serê sih sala rastî mixabinî ve heta niha neşiyaye pêtiviyên erkên serekî yên jiyanê bû hevwalatiyan dabîn biket yanî gel vê çendê jî ev sînge nebûye ku wê rexnê qebîl biketin her kesek her şexsek her komalgehek her rêkxirawek ya ku rexnê li desthilatê bigirîtin û bêjî tê xwe rast veke ev her şêwazekê hebîtin پرێکەکە هەبیتن دەستهڵات دێ شەڕێ دەرونیت گەلداکەتن سەر ئاستێت هاکە کەسی سەر ئاستێ حتا ڕێکخراوایی یە حزبی بنمونە ینی حتا لایەنێک ئەگەر ئەم بەرێ خوبدەینێ لایەنێک هەبیتن و ئەڤروکەدا پشتەوانی و ڕەخنێ پشتەوانی هەواڵاتیان هەرێما کوردستانێت کەت و ڕەخنێل دەسەڵاتێ بگریتن دەبینی دەسەڵات ئەو لایەنێ حزبی یعنی یە دەستنیشان کردی و شەڕێ دەرونیت گەلدادکەتن هەر کەسێک شوێ دەستهڵاتێ خلاص نابیتن شەڕێ دەرونی ئەگەر هات و ڕەخنێل دەسەڵاتێ بگریتن ئەلڤێرێ سەیدا ئەگەر ئەم بەرێ خوبدەینێ ینی ئەپڕاستیژی دەستهڵاتەکە و حتا نەها نەشیایە پێتەڤیان سەرەکی یەت ژیانێ بوو هەوڵاتیان خوا پەیدا بکەتن نەهادا یا ینی ئیدعایەتا وێ چەندێت کەتن کۆت خزمەتگوزاریت مە وەکو وڵاتên ئەوروپانە کو ئەم دێ باجێ لەسەر هەواڵاتیان زێدەکەین یعنی نها وڵاتێت ئەوروپا ئەگەرم بەرێ خۆب دەینێ ئەوان گەرانتیە ژیانی یا بوو هەواڵاتیت خوا دابین کردی یعنی سەرێ سه ساڵایە تو حکمی بکەی تو نەشێ ئاڤێ و کارەبێ و سوتەمەنیت vê zivistanê da walla ji berî sê roj ez li def mamostayekê bîm dayikeka xudana 6 êtîma telefona wî kirib çavêt girî ve gotê wallahî we billahî gotê mamosta ne min sotemeniye ne min xwarineke ne tişteke ez bidime van zarokêt xwe گوتی چه دستی من دا نمایه مالا من ویران بو یعنی اول دایکه که خدا نشش ایتیما القضا زاخو و چندی از الدف ما مستحکی بین والله دل مروفید سوجید یعنی راستی نه حتی ویرادهی اگر هین حکمی دکن اگر هنده ولاتی پریو بن بشیوازه که راوشتانه پریو ببن یعنی دل مروفید سوجیدن کەسێک یعنی ئەڤروکا هزارها نمونێندی وەرن مە نەگوتی هەواڵاتیان هەرێما کوردستانی نەگوتی حکوومەتە هەرێمێ وەرن گەرانتیە تەمین سەحی بوومە دابین بکەن یعنی وە نەگوتیە ئەبتنێ کارە بێ ئاڤێ سوتەمەنیە وان پێتەڤیان سەرەکی یەن ژیانێ جادە و ڕێکا بوومە ڕێک بخن بوومە دابین بکەن وەڵڵا خەڵکێکی مە هەواڵاتیان مە دلسوزن هەواڵاتیان مە خۆ جاسوس نینن یعنی تابۆرە پێنجە نینن رابن چالاگوانا روشنبیرا سالها زندان کن چه تشت یعنی اوی جاسوسی بو ملت کی کری یا بو دولت کی کری نه خیر اوا در دستری امته دا و سر 3 سال اوا اگر و حکومی وش اگر و یعنی پروابر ناسقه یا کوهینت کن خو ما مستا کی چالاگوانا کی روشنبیرا کی ولات ایران نکریه خلکه که بیانی نه ایناتیت هریما کردستان دا شر براکوژینی نکریه خاک هریم نفروتیه برا اوانا افچنده نکریه هر اون اوید و دستالاته دا اف خلکه ویران کرد مال خلکی خراب کرد زۆر باشە سەیدا سپاسان دەکەین دەرفەتمان نەماوەتەوە سپاس بۆرێکە لە بەڕێزان سەلاح حاجی چالاکوانی مەدەنی وەروە هەمجەد بریفەکانی ڕۆژنامەوان کە لە پێشەوەی کۆتایی بێ منەمێ قەزەیەکی یەکلاییکەینەوە کاکە من ئەڵێم ئامەد تۆ ئەڵێ ئەمجەد ئەوە 4 ساڵم کێشەیە مامۆستا خۆت یەکلاییکەوە کامیان بەکاربێنی والله ناس ناوێ من ئامەد بریفەکانیەوە کودیتر ناوێ منی درست ئەمجەدە
جار ئێمە چی بڵێن ئێمە سەیدا ئێمە شەروە ینی لە دهۆک دەڵێن هەندێک دەڵێن ئەمجد و هەندێک دەڵێن ئامەد ینی بەرمەشی بەرزە بوو وەڵا باشەمان تا زۆر سپاسان دەکەین بەخێراتن دەستان خۆش بڵێ بینەرانی عزیز ناوڕێکمانەیە و دێنەوە لاتان بەڵێ دووبارە سڵاوتان لە بێزان دیارە لە پارێزگای سلێمانی سێهەمین فێستیڤاڵی نێودوڵەتی کتێب بەڕێوە دەچێت و سەرچاوە و وەروەها ڕێکخراوێکی زۆر و هەر کۆمەڵێک دامەزراوی زۆر لەوێ بەشداریان کردو ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ خوێندکاران بەڵام هیوادارین بەڕاستی هەڵبەت بە ئیجازەی تۆڕی میدیایی کۆمەڵ و بەڕێزا منەمێ وڵا جەلال ئەم دەرفەتە بقۆزمەوە هەمیشە چۆن پێیان لە خزمەتی با بڵێن خەڵکی دابووە بە ئامەش بەکاربێنینەوە من دوێنێ بەڕاستی پێرێ کەم ڕۆژ کە چوومە پێشانگاکە یەک دنیا خوێندکارم بینی لە دوورەوە وەکو چۆن کەسێک برسی بێ سێری خواردنێکا بەڵام پارەی پێنەبێ بیکڕێ خوێندکارێکی زۆرە هاتن لە ڕووی مادیەوە دیار بوو ڕەنگە بتوانێت کتێبێک یا دوو کتێب بکڕێ بەڵام نەتوانێت ڕێژەیەکی زۆر کتێب بکرێ کتێبە دڵخوازەکانی بکڕێ بەڕاستی فکرێکم بە مێشکە هات کە هەر کەسێک لە ڕێگەی خۆیەوە بۆ نمونە من ئەڕۆم توانم چوار کتێب بکڕمدا بە پێنجیان بکڕم دانێک هەم دەمە یەکێک لەو خوێندکارانەی دیارە هەمووی بە پاس دێن بە پۆل دێن باجیان پێە هیوادارم ئەم داواکاریم لێرەوە بۆ هەر کەسێک ئەچێ بۆ پێشانگای کتێب پێم وانە بەخشینی دیاری کتێب عیزەتی بەرامبەرەکەت بخاتە ژێر پرسیارەوە چونکە تۆ پارەی نادەیتێ پێی ناخۆش بێت دیارێکت کڕیوە کتێبت کردەوە هاوڕێ خوێندکار قوتابی ئەمە بۆ تۆ لەگەڵ خۆت بیبەرەوە پێم وایە شتێکی جوانە بە ئەمە بێتە کللتور لە سێهەمین پێشانگای نێودوڵەتی سلێمانیەوە ڕۆژانە ڕەنگە هەزاران کە سەردانی ئەو کتێبخانە بکەن لەو هەزارانە گە سەدیشیان یەکی یەک کتێب زیاتر لە خۆیان بکڕن و بیدەنە دیاری جەلال ئەمە دەبێتە سەد ئەگەر دیات دووبارە ئەمە زۆرترە بێتەوە هەم ڕەنگە بۆ ناوەندەکانیش باش بێت وەروەها بۆ خوێندکارەکانیش و بێگومان لە کۆتایی شاتۆ کە کتێبێک گوێدیاری دەدەیتە هاوڕێکات خوێندکارێک پێچوانەکەشی دەتوانین باس لەوە بکەین داشکاندنێک بکرێت لە ڕێگەی بۆ کراوەوەی بەڕێبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی بێ یاخۆت وڵای بێشتێکانی جەلال لێرەوە چکە بە ویژدانەوەیانێ من دوێنێ هەر لە ئەو داشکاندنە کە ناوەندەکان خۆیان دەیکەن لە تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک داوایەکەم کردوتم بەخوا لە دوو لایەن شگە بم ئەم ناسن وەڵامە بنەوە دەستگای خێرخوازی بەخشین و وەزارەتی ڕۆشنبیری بوو نوێنەرێک لەوێدا بنێن بۆ نمونە بە بڕێکی دیاری کرا و چەند ملیۆنێک بتوانن هاوکاری خوێندکاران بکەن هەردوو لا وەڵامیان داوەتەوە ئەندی مناگادارم بە خودی وەزیری ژووتی بەسەر چاو شتێکی وا دەکەم پەیوەندی پێوە کردووە ئەمە شتێکی باشە ئیشەڵا لەسەر ئاستی تاکیش بۆ نمونە هەر کامێکمان بچینەوێتوان یەک کتێبی زیادە بکڕین و بیدێنە هاوڕێیەکمان بیدەن خوێندکارێک ڕەنگە پێویستی بێ بە تایبەت ئێستاکە لەم ساڵانەی هەزان کۆکان پێویستیان بەسەر چاوەیە وەروا لە ڕووی داراییەوە ڕەنگە خەڵک نتوانێت بیستی کتێب بکرێت دە کتێب بکرێ با چوار کتێب بکرێ بەڵام دوانیان بە دیاری بۆی بکرێ ئەمە سوودێکی زۆریە بێ بەس بەڕاستی کاک جەلالیانێ کتێب وەکو بابەتێکی تر نییە ئەمە کیلۆیە گۆشت نییە پارەی کیلۆیە گۆشت ڕەنگە چوار کتێب بکە دەمێنێتەوە تۆ خەرمانی معریفەی خوێندکارێک خەرمانی زانست و زانیاری خوێندکارێک بە کتێبێک زیاد دەکەی ڕەنگە لە یادگەیە لە زاکیرەیە لە بیرەوەریەکانە بمێنێتەوە ڕۆژێک خۆشە چوە بۆ پێشانگایە کتێبێکی بە دیاری وەرگرتو ڕەنگە هەر لە بەروەی دیاریە پێی خۆش بێ بیخوێنێتەوە بزانێت چییە بۆی گراوە کرێ و کتێبش خۆی چی پێ خۆش بێەوەی بۆ بکردرێ پێم وا بێ شتێکی باشە هیوادارم هەر کەسێک گوێی لە ئێمەیە چوو بۆ پێشانگای کتێب کتێبێکیش لە خۆی زیاتر بکرێ گەتوانێت و بیداتە یەکێک لەو خوێندکار و قوتابیانەی کە لەوێ پێم وانە ئەو نەقورس بێ ناسینەوەی ئەو خوێندکارانێک کە لەوێ دەسوڕێنەوە و ڕەنگە نەتوانن کتێب بکڕن کە بە کتێبیشتانیش بێگومان دیارێکی جوانە زۆر باشە با لە کتێبخانەی نێودوڵەتی سلێمانیەوە یا پێشانگای نێودوڵەتی سلێمانیەوە بۆ کتێب بچینە هەڵەبجە قسە لەسەر هەناری هەڵەبجە بکەینەوە سامان راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر هەناردەکردنی سۆهەیبە شارەزور هەناری شارەزور ئەخر جاران هەڵەبجە هەناری هەناردەکرا بەزێسە شارەزور هەنارێکی هەناردەکراوە ئێمەش دەستکەوتە باشە من یەکەم جارمە دەبیستم شارەزور هەنارەکانی هەنار دەبکرێت بە تایبەتی ئەم ساڵ لەوەی کە بێبارانی بوو و هەنار بە گشتی خراپ بوو واتە ئاستی ساڵانی ڕابردووی نەبوو بە تایبەتی ئەگەر بێت ئەم ساڵ شارەزور هەنارەکەی هەناردەی دەرەوە کرابێ دەستکەوتێکی گەورەیە هوشیار راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر هەناردەکردنی هەناری شارەزور بۆ دەرەوە بابینەری بین بابزانینم جارە هەناری شارەزور چۆنە.
ناو مۆراز محەممەد ئەحمەدە دانیشتوی 3 ساڵەقم ئێمە لە بواری پۆست و گەاندنا ئیشەکەین پشتیوان بەخوای گەورەی ئێمە ئەمە نارانە نێرینە دەرەوەی وڵات بۆ وڵاتی بەریتانیا ئەمە نارەی هەناری هەڵەبجەیە شارە زورە یعنی هەنارەکەمان مێخۆشە هەنارێکی تایبەتیە ئێمە لە بازارە کیلۆی هەنار 600 نار و 600 نارە ئێمە بە جوتیارەکانمان وتۆ هەنارێکی تایبەتی مان بۆ بێنن ئێمە کارتۆنمان بۆ بردنەوە هەنارێک کە ئێمە داوامان کردێ بەڕاستیەکەی ئەوە بووە کە ئێمە داوامان کردو کیلۆی 1000 نارمان پێداوە بۆیان ئێمە بۆ وڵاتی سعودیش داوایان لێ کردوین پشتیوان بەخوای گەورە ساڵی ئایندە بۆ وڵاتی سعودیشێنێت بەنیازی نیشەڵا شوتیش دیزایانی کارتۆنەکەمان بۆ کردووە ساڵی ئایندە شوتی شارە زور و پێنجوێن ئەنێرینە دەرەوەی وڵات بەڕاستیەکەی نردنی هەنار بەڵێ زەحمەتێکی زۆریەیە من ئەوە بۆ نزیکەی هەفتەیەکەوێ ئێمە خەریکی ئەم دروستکردنی کارتۆن و کرێکار و دەستی کاری زۆرەوێ بەڵام ئەوە شیاتیا هەلی بۆ خەڵک ڕەخسان دۆیسە من نزیکەی 8 نەفەر بەس کارتۆن و شتم بۆ دروستەکە ئەمە کە کۆمەڵێ کرێکار و کەس سوودی لێبینی ئێمە بێ هەلی کار بڕەخسێنین بۆ گەنجەکان نانا ئێمە بەردەوامە بینی شەڵا پشتیوان بەخوای گەورە ئێمە بەردەوامە بین چونکە ئێمە خۆمان هەر ئیشی پۆست و گەیاندنەکەین هەر بەردەوامە بینی شەڵا ئازیزان دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە کە ئیشەڵا لەگەڵ میوانێکی تایبەت لە کەرکووکەوە قسە دەکەین بابەتێک هەیە کە زۆر گرینگە بەڕاستی وشیاری کۆمەلگا لەم بابەتەیە زۆر گرینگە بۆ دایکان و باوکان بۆ گەنجان خوێندکارانی زانکۆوانەی لە بەشە ناوخۆیەکان دەژین سربەخۆن لە دەرەوەن ڕەنگە لەژێر چاودێری ویژدانی خۆیان بن نەوەک دایک و باوکیان یاخود مامۆستا و برا و هاوڕێ دۆستەکانیان کەویش ئالوودەبوونە بە مەوادی مخەدار مادەی هۆشبەر جایتر نوعی زۆر و جۆری زۆریە بەداخەوە ئێستاکە بە پلانێکی جا سیاسی بێ نێودەوڵەتی بێ ناوچەیی بێ نەتەوەیی بێ بە دیاریکراوی لە پارێزگای کەرکووک بووەتە دیاردەیەکی ڕوون زۆر هەستی پێدەکرێ لە بە دیاریکراویش لە ناو گەڕەکە کوردیەکانە مەواد دابش دەکرێت بەسەر گەنجانە بە بڕێکی کە زۆر بە نرخێکی هەرزان بۆی ئالوودە بن بێگومان مرۆڤیش کە ئالوودە بوو بۆ مەوادانە خاوەنی بیرکردنەوە و هزر و بڕیاردارێکی تەندروست و باش نابێت لەگەڵ مردوویەک فەرقی نییە بەداخەوە چکە بە پێچوانەوە ڕەنگە زیانیشی زۆرتر بێ بۆیە زۆر گرنگە ئەمە نەک هەر لە کەرکووک لە تەواوی هەرینە هەرێمی کوردستان لە ناوچەکان ئەم وشیاری هەبێ چونکە ئەم دیاردەیە دەبینین لە وڵاتانی تریش هەبووە وڵاتانی کەوا شارەکان ئالوودەی و مادە بوون بۆ بە درێژایی مێژوو نەیانتوانیوە بزافێکی سیاسی بزافێکی نەتەوەی بزافێکی ڕۆشنبیری هیچ جۆرێک لە پێشکەوتنەکانی ژیان و ڕۆشنگەریەکانی ژیان لەو شارانەیە هەبێت کە ئەو جۆرە مەوادانە بڵاو بێتەوە. بەڵێ جەلال من دەمەوێت پێشەوەی بچیتر لای میوانەکە نمونەیەک بێنمەوە لەسەر با بڵێم هەرێمی کوردستان و ئەوەی کە ناوی چۆن ڕۆشتووە دەڵێ گەشتیارێکی ئێرانی کە دێتە هەرێمی کوردستانەوە لە باشماخەوە وا هەستەکەن کە هەرێمی کوردستانی دی کەوتراوە ئازادی هەیە ئەمە ئازادیە ڕەهایە بۆ شێوازەیە کە تۆ مادەی هۆشبەر مەشروباتی ئەلکولی هەموو ئەمانەکە بەخواستی خۆتەوە و لێرە هەموو شتێک ئازادە ئەڵێ لە بێکێ لە بازیەکانە کە تەفتیش کراوە ئەوەی نێت تەفتیش کراوە ئەڵێ موادی مخەدرەکەی خۆی پێ بۆ بەشی مەسروفی خۆی ئەڵێ گرتوویەتی ئاوتیانەوە چێ لە مشتەوت بە قوربانم بامەم لێون نەبێ بۆ ماوەی کە لێرم یعنی تایبە هێناوێتی لەوەی کە وازیانەوە لێرە ئەوەندە ئاسانە دانیشی بەشەکەی خۆت لێرە تەواوێکی بەس ئەمەم لێون نەبێت ڕقین ئەوان بە شوێنەمە یادەگەڕنم ژووتی بەس ئەمەم لێون نەبێت یعنی بەو شێوازە ناوی هەرێمی کوردستان بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا چوو بلەوەی کە ئازادی ڕەها لێرە بەم شێوازەیە کە ئێستا بۆیە کۆنتڕۆڵکردنی ئەم بابەتە کە مەوادە هۆشبەرەکانە هەروە ئاسان نییە چکە وەک شوان ئاماژەی پێکرد پلانی
نێودەوڵەتی زۆرجار لەسەر بەداخەوە. کوردستان و ناوچەکانە. بڵێ پارێزەرێک بە زۆر بەڕێز خات و ئاهەنگ ئەنوەر لە پارێزگای کەرکووکەوە لەگەڵمانە. خات و ئاهەنگ سڵاوت لێبێ ئەم کاتت باش ئەگەر گوێت لە ئێمەیە بارەدۆخی گەنجانی کەرکووک گەڕەکە کوردیەکان لە بەکارهێنان و ئالوودەبوون بە مادەی هۆشبەر و مەوادی مخەدەر چۆنیە و زانیاریە نوێیەکان ڕوونکردنە نوێیەکان لەسەرەوە و بارەدۆخە چین. سڵاو ڕێز بۆ کەناڵی پێەیە ئەم کاتتان باش سڵاو ڕێز بۆ بینەرانی خۆشەویست و ئازیز دیارە بابەتی مادەی هۆشبەر لە هەڵکشاندایە لە ئێستادا ڕێژەکە زۆر لە بەرزەیە ڕۆژ بە ڕۆژ بازرگانان و ئالوودەبووان ڕوو لە زیادبوون ئەکەن هەرچەندە هێزە ئەمنێکان و دادگا ئیجرعاتی تون دەکەن لەم بابەتەدا بەڵام دیارە بابەتی هۆشبەر لە عێراق بەگشتی و لە کەرکووک بە تایبەتیدا لە گەڕەکە کوردەکان ئەمە ئەتوانین بڵێ لە هەموو گەڕەکەکانە بەڵام گەڕەکە کوردەکان بە ئامانج گیراون ئەتوانم بڵێم ئەم بابەتە بە بەرنامە کراوە بە بەرنامەدا ڕێژراوە هەرچەندە ڕێکاری یاسایی هەبێت و یاساکان تونتر بن ئێشتاکەم بۆ ئەم دۆخە بۆ ئەم بابەتە زۆربەی ئەوانەی ئەگرترێن لەسەر ئەم بابەتە بە مادەی 28 تاوانبارن کە بە متاجرە یان بازرگانی کردن بەم مادەیە و هەروەها مادەی 32مان هەیە کە بە ئالوودەبوون. ئێستا دۆخی گەنجان لە شاری کەرکووک زۆر خراپە هەرچەندە ڕێکخراوەکان و چالاکوانان هەڵمەتی هۆشیاریان یاخود توانم بڵێم نەدوات و سیمیناریان ئەنجامداوە بەڵام کەمە بەپێی ئەو بڵاوبوونەوەی ئەو مادێنیە کە لە شارەکەدا هەیە ئێستا گەیشتۆتە دۆخێک لە نێو زانکۆ و ئامادەیەکانیشدا هەیە چەندین خوێنکاری زانکۆ هەیە ئالوودەی ئەو مادەیە بووە چی لە زانکۆ ئەهلیەکان و چی لە زانکۆ حکومیەکانیشدا کێشەی مادەی هۆشبەر لەوەدایە ئێمە لە کەرکووکدا سنتەرێکمان نییە بۆ چارەسەری ئالوودەبووان هەر کەسێک ئالوودە دەبێت لەگەڵ تاوانبارانی دیکە تا تێکەڵ دەکرێت لێرەدا ئەو ئالوودەبووە فێری چەندین تاوانی قێزەوەنی تر ئەبێت لەو گرتن و لەو سزادانەدا. زۆر باشە دەمەوێت بزانم کاتێککە بەم شێوازە گەشتووەتە ئامادەییەکان یا خوێندنگاکان زانکۆ پەیمانگاکان ئایا لەکوێوە ئەم تلیاکەیە ئەم مادە هۆشبەرانە هاوردەی ناو کەرکووک دەکرێن زیاتر لە سنووری عێراقەوەیە لە سنووری هەرێمی کوردستانەوە یاخود لە سووریا و لە ئێران و لە کام لایەوە زیاتر دێت؟ بێگومان لە وڵاتانی دەرەوە دێت وڵاتە بە تایبەتی وڵاتانی سەر سنوورەوە چونکە ئەو خاڵە پشکنیانەی کەرکووک بە تەواوی کۆنتترۆل نەکراوە ئەگەر هێزە ئەمنەکان تاوەکو ئەو خاڵە پشکنێنانە کۆنتترۆل نەکەن ئەم بابەتە چارەسەر ناکرێت وەک ئاماژەم پێیدا لە ئاستی عێراق و بەڵام کەرکووک بە ئامانج گیراوە لەم بابەتەدا ئەتوانین بڵێن خاڵە پشکنینەکان کراوەیە ئاسانکاری ئەکرێت بۆ هێنانە ناوەی ئەم مادەیە لە شاری کەرکووکدا و لەم دوایەشدا چەندین بەڵگە لەسەر ئەو بابەتانە خراوەتە ڕوو کە هۆکاری سەرێکی کردنەوەی خاڵە پشکنینەکانە ئەگەر ئەو خاڵە پشکنینانە تونند و تۆڵتر بکرێتەوە ئەتوانم تا ئاستێک بڵێم ئەبێتە هۆی کەمکردنەوەی ئەم مادەی لە ناو شاری کەرکووک و من ئەتوانم ئاماژەبەوە بدەم بڵێم زیاتر لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوەیە و بەشێکی زۆری بازرگانانیشە خەڵکی ئەو شارانن بە هەر چەندێ بەشێ ئەتوانم بڵێم بازرگانی کوردیشی تایە بەڵام بە هاوکاری بازرگانەکان کە خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراقن و بەشێک لە بەداخەوە چینی ژنانیش لە ئێستادا بوونەتە بەشێک لە بازرگانیکردن لە مادەی هۆشبەر ئەوش بە ڕێگەی کافتریاکان و ئارەژگاکانی ناو کەرکووکدا لەلایەن ژنانیشەوە و بەشێک لە خوێندکارانی کچ ئالوودەی ئەو مادەیە بوونە لە ئێستادا. خات و ئاهەنگ بە پێ و لێکۆڵینەوانەی لە دادگاکان کراوە و ئەو کەیسانەی دێنە لای بەڕێستان و ئاگادارن
هەڵبەتە نامانەوە بیکەین بە ڕێکلام بەڵام زیاتر ئەگەر ئاسایی بێت لە ڕووی یاسایەوە ناوی ئەو مادانە بوترێت بۆی خەڵک بیان ناسێ لە مەترسیەکان چی لە مرۆڤ دەکەن ئەگەر زانیاریت هەبێ واتە ئەو مادانە چین زیاتر لە کەرکووک یان لە ناو گەڕەکە کوردیەکان بڵاو بوونەتەوە و هەروەها کاریگەریەکانی وەروەها ئەگەر کەسێکیش بەو مادەیەوە بگیرێ سزاکەی چییە بۆی ڕەنگە کەسێک بترسێ ئەگەر ڕەنگە هوشیاری یاسایی نەوێ پێوا بێ ئاسایە وەکو هاوکاریشم باسی کرد زۆر جارێ ئەمە پێمان وابووە هەمادام ئازادی هەیە تر ئازادی تۆ هەر شتێک بکەی بێەوەی بیرکردنەوە لەوەی دەرەنجامی ئەو کاری کە دەیکەی ڕەنگە زیانی بۆ خۆشت و بۆ دەوروبەرەکەش دەبێت. لە ڕاستیدا ئەو مادانەی کە زۆرتر بەکارهێنرێت کریستاڵ و ترامادۆڵە و زۆر جاریش بە ڕێگەی مەواد بە تایبەتی چینی خوێنکار هەبووە کە پێیان کاتێک چینێک ئەو خوێندکارە بێتاقەت بوو و ماندوو بۆ بەدەست خوێندنەوە و بە لە ڕێگەی برادەرەکانیەوە پێ دراوەکەوە ئەوە چالاک دەکاتەوە ئەتوانی ئەو مادەیە بەکاربێنیتی و بیخوێن هەن بۆ ئەوەی باشتر بتوانانی بخوێنیت بەو ڕێگەیە ئەو کەسانە لە خشتە برێدراون لا بردراون جارێ دووجا ئەو مادەی بەکارهێناوە ئیتر هێواش و هێدی خۆی ئالوودە بووە و دواتر تووشی کارەساتێک بووە چ ئێمە وەکو پارێزەر چی وەکو چالاکوان هەنایان بۆ ئێمە هێناوە بۆ دوورکەوتنەوە لەو مادەیە چەند توانی بێتمان هاوکاریان بووینە لە ڕاستیدا ئەوانەی کە تەنها بەکارهێنێ وەکو ئاماژەمان پێدا لە ڕووی یاساییەوە مادەی 32 بە ئالوودەبوون ئەژمار دەکرێت لە ڕووی یاساییەوە سزا ئەدرێن بە ساڵێک زیندانی و 5 ملیۆن غەرامەکردن و ئەوانەشی بە بازرگانی کردن کە مادەی 28 لە یاسای مخدرات لە ساڵی 2017 ئەم یاسایە دانێنراوە بۆ بە تەنزیمکردن و بابەتی مخدرات بە سزاکەیان لە 6 ساڵەوە تا موئەبەد ئەڕوات و هەروەها غەرامەکردن لە 5 ملیۆن دینارەوە تا 10 ملیۆن دینارە. ئەوەی جێگەی داخە ئێمە کە ئالەودەبووان کە مادەکە بەکارهێنرێن سزا ئەدرێن و لەگەڵ تاوانبارانی دیکە تێکەڵ دەکرێن و بەمەش کێشەی گەورەتر دروست دەبێت و فێری بابەتی و تاوانی قێزەوەنتر ئەبێت. ئەوەی لە یاسای مخدراتە ئاماژەی پێدراوە پێویستە سنتەرێکی چارەسەری هەبێ بۆ ئالوودەبووانی مخدرات لە هەموو شارێک لە عێراقدا بەڵام بەداخەوە لە کەرکووک تاوکی ئێستا ئەو سنتەری چارەسەرە نەبووە و دروست نەکراوە. ئێمە هەرچەند داواشمان کردووە لە پلانێکە پێشکەش دووبارە پێشکەش بە پارێزگای کەرکووکەکەینەوە بۆ ئەوەی سنتەرێکی وا چارەسەری هەبێت لە کەرکووکدا بۆ چارەسەرکردنی ئالوودەبووان بە پێی یاسا بە مادەی 39 ئاماژەی بەو کردووە هەر کەسێک ئالوودەی مخدرات بێت و ڕوو لەو سنتەرانە بکا و داوای چارەسەری بکات ئەوە سزا نادرێت تەنها لە ژێر دەستی لە ژێر چاودێری پزیشکی پسپۆر دەبێت تاوەکو ئەو مادەیە لە جەستەی دەرئەچێت و ئەگەڕێنێتەوە نەوە خێزانی خۆی بەڵام هەر کەسێک ڕێگری بکە لە وەرگرتنی چارەسەردا ئەوە ئەو کاتە سزا ئەدرێت بە پێی مادەی 33 لە یاسای مخدرات بە 6 مانگ زیندانی بە 6 مانگ حەبسکردن تاوەکو 2 ساڵ لە هەمان کاتیشە غەرامەی لەسرە لە 5 ملیۆن دینارەوە عەفو لە 3 ملیۆن دینارەوە تاوەکو 5 ملیۆن دینار بەڵام بەداخەوە ئێمە لە کەرکووکدا وەکو ئاماژەم پێکرد ئەم سنتەرەمان نییە ئەگەر ئەم سنتەری چارەسەرە دروست بێ بە هاوکاری وەزارەتی تەندروستی ئەوە ئەو کاتە ئەتوانم بڵێم ئالوودەبووان خۆیان ڕوو لە ناوەندەکانی چارەسەر ئەکەن بۆ وەرگرتنی چارەسەر بەڵام بەداخەوە ئەوەی جێگەی داخە لە کەرکووکدا ئەمە تا ئێستا هەوڵش درابێت بۆ ئەم سنتەرە تا ئێستا پارێزگای کەرکووک ڕێگەی باکردنەوەی ئەم سنتەرە نەداوە بە هەر بیوانێک بێت یەکدا بێت. ئاماژەت بە شتێک کرد کە جێگەی پرسیار بوو بۆ من ئەویش باست لە ئارایشگەکانی ناو کەرکووک کرد کە ناوەندێکن بۆەوەی کە بە تایبەتی خانمان تووشی مادە هۆشبەرەکان دەکەن دەکرێت لەسەر ئەمە ڕوونکردنەوەی زیاتر بدەیت ڕەنگە خەڵکانێک یا ئافرەتانێک بە دڵسافیەوە تەنها بە ئامانجی خۆجوانکردن بچنە ئارایشگەکان بەڵام ئەنجامەکەی بە توشبوون بە مادەی هۆشبەر وە تەنانەت دەزانی گرتن و هەڵوەشانەوەی خێزان ڕوبەڕووی ئەمانە ببنەوە ئەگەر بکرێت ڕوونکردنەوەی زیاتر بدەیت.
دیارە وەکو ئێمە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی ئەوەیە تێکەڵاوین زیاتر کاتێک ئافرەتان ڕوو لە ئارژگاکانەکەن تەنها ئەوە نییە بۆ خۆجوانکردن بێ باس لە کێشە خێزانەکانی خۆیانەکەن بە تایبەتی کێشیان لەگەڵ هاوسەر و خێزانی خۆیان وەکو برا و باوکیان لە نێو ئاریژگەکاندا بەو ڕێگەیە پێڵێ ئەگەر ئەو بابەتێکەیە بۆ ئەوەی بۆی مێشکت هێورکاتەوە من مادەیەکی وا هەیە یاخود حەپێکی وا هەیە پێتە دەم ئەبێتە هۆی هێورکردنەوەی مێشکت بۆ دۆخێکی هێمنە ئەگەڕێیتەوە چارەسەرێکە بۆ ئەو سترێسێک کە تۆ ئێستا تایدا دەژێت ئیدی بەبێ ئەوەی بەکارهێنەر خۆی بزانێ و مادەی هۆشبەرە جارێ دوو جاب ئەڕوات ئەو مادەیە بەکارەهێنێت و دواتر ئالوودە ئەبێت و هەرچی مەبلەغی مادی هەیە لەو بابەتەدا سەرفێکە زۆر جار لەلایەنی بازرگانان و استغلال ئەکرێن و وەکومەیەکیش بەکار بهێندێن تاوەکو بۆیانی بفرۆشن نەک تەنها بەکاری بێنن ئافرەت هەبووە استغلال کراوە لەلایەن بازرگانانەوە وەکومەیەک بەکاریان هێناوە تاوەکو کاری فرۆشتن بەو ئافرەتانی دیکە بکەن. باشە دەمەوێت بزانم عادەتەنەوانەی دەست بۆ مادەی هۆشبەر دەبن وەکو بەکارهێنەر ڕەنگە بیر لە سەرنجامەکەی نەکەنەوە یا دڵنیابن لەوەی کامان کورد ڕێیان ناکەوێتە دادگاکان و گرتن و زیندانی و سزادان بۆیە دەستی بۆ دەبن زۆر جار ڕەنگە گەر دەرەنجامەکەی بزانن کە تووشی زیندان و هەڵۆشانەوەی خێزان ببنەوە ڕەنگە دەستی بۆ نەبن دەکرێت هوشیاری یاسایی یا ئەو نمونانەی کە لای جەنابەت هەن ڕەنگە کەسێکی ئاسایی لە ژیانی خۆیان دەستی بۆ ئەم مادانە بردوێ بەڵام ئێستا ئەنجامەکەی زیندان بێتە هەڵۆشانەوەی خێزان ماڵ و مناڵ بێزراوی لای کەسوکاری هەموومانەی بە شوێن داهات پێ دەکرێت لەو ڕۆڕوونکردنەوەیکی زیاتر بدەیت بە دڵنیاییەوە چونکە بەداخەوە کۆمەڵگەی ئێمە ئاستی هۆشیاری یاسایی یان پێ نەگەیشتووە بە تاوەکو کێشەکەیان نەگاتە دادگا لە ڕاستیدا هەر نازانن سزای لەسرە ڕەنگە زۆر کەس لە کۆمەڵگەی ئێمە نەزانێت بەکارهێنانی سزای لەسرە هەر بزانێت بە فرۆشتنی سزای لەسرە بۆیە بە تایبەتی ژنان یاخود کچان تەنها چونکە وا تێگەیشتون ئەوە تەنها ئازادی شخصی و بۆ خۆیان بەکاری ئەهێنن بۆیە کە ئەگاتە بابەتەکە ئەگاتە دادگا و سزا ئەدرێن و ئەو کاتە پەشیمانی ئەکێشن و یاخود زۆر جار کە ئالوودە ئەبن و وەکوتم وەکومەیەک استغلالەکرێن ئەگەر بۆشیان نەفرۆشن ئەو کاتە هەست بە بابەتەکە ئەکەن وی ئێمە پێم وایە پێویستە چ پیاوانی ئاینی چ یاساناسان چ چالاکوانان و ڕێکخراوەکان هەرچەندە هەنگاویان نابێ بەڵام هەنگاوەکان لە شوێنی گشتیدا بۆ لە ناو خەڵکی ئاسبەرزا بووە من ئەم تەنها ئەم هەنگاوانە بە تێرکەر نازانم بۆ بڵاوبوونەوەی هۆشیاری لەسەر مادەی هۆشبەر من وای دەبینم پێویستە بابەتی مادەی هۆشبەر لە شوێنە گشتەکانە لە ناو گەڕەکە میلیەکانە لە نێو کافتریاکانە لەو شوێنانی کە گەنجانی سادەلەی کۆ بنەوە یاخود لە ناوەندەکانی خوێندنە چەند لە ساڵانی ڕابردوودا بەهۆی دۆخی کۆرۆناوە دەوامی فەرمی نەبوو بەڵام پێم وایە ئیستا بەدواوە دەبێت لە زانکۆکان و لە ناوەندەکانی خوێندنوە دەستکەن بە وشارکردنەوە لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر زۆر باشە خاتووە هەنگەم بابەتە ینی زۆر گرینگە ئەمە ئەرکی کێ چکە لە کۆتایە بەتایبەت لە شاری کەرکووک حاڵەتەکە ڕەنگە جیاوازتر و تایبەتر بێ بەراورد بە شارەکانی تر خوێنی کوردیمانەیە خوێنی عەربیمانێ بەڵام لە کۆتایە خوێندکاری کوردمانەیە لە هەردوو خوێندنگەکەیە ئەمە لەلایەکی تریش ڕۆڵی حکوومەتی هەرێم بۆ بەدەمەوە هاتنی ڕاستەوخۆی ناوچە کورد نشینەکان بۆ ئەوەی هەم ئەو بابەتی باست کرد کە یەکێک لە هەرە گرفتە گەورەکان منێک بێگوناه ڕەنگە بخەڵەتا بم ئالوودە بوو بم بە مادەیەک بەڵام خۆ دەبێت شوێنەکە بێ چارەسەر بکەمنەوە گەوەی بچمە زیندان و لەوێش فێری دزی و قۆڵ بڕین و قەتڵیش ببم لایەنە پەیوەندیدارەکانی هەرێم ئاگادارن حکوومەتی هەرێمی کوردستان دەزانێت دڵی کوردستان قودسی کوردستان ئالوودەی مادەی هۆشبەر بووە
بە دڵنیاییەوە ئەمە حکوومەتی هەرێم دەمێکە ئەزانێ کەرکووک جیرۆدەی دەستی مادەی هۆشبەرە بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێک نەندراوە بەو بیانوێەوە کە کەرکووک تاوەکو ئێستا پارێزگارێکی بەو شێوەی هەیە هەموو تاوانەکە ئەخەنە سەر ئەو خاڵە بۆیە من داوا لە حکوومەتی هەرێمەکەم داوا لەلایەنە سیاسی کوردەکانەکەم بە زووترین کات فریای کەرکووک بکەون بەڕاستی مادەی هۆشبەر بابەتێکە لە کەیسی تیرۆر ترسناکترە کاریگەری زۆر خراپی لەسەر گەنجەکانمان دروست کردووە گەنجەکانمان داینەمۆی ئەم وڵاتن دینگە و ئەساسی ئەم نیشتیمانن ئەگەر کە گەنجەکانمان بەر و ڕوخان و تێکچوون و ئالو دەبوون ببن ئیدی چاوەڕێی هیچ هیوا و ئومێدێک لەم خاکە ناکرێت بۆیە داوا ئەەکەم بە زووترین کات هەموو هەوڵ و توانایان چی لە ڕووی ئەمنیەوە چی لە ڕووی چارەسەریەوە چ بۆ هەوڵێک بدەن بۆ کردنەوەی سنتەری چارەسەر تاوەکو ئالوودەبووان زووتر پەیوەندی بکەن و چارەسەر وەرگرن هەموو هیمەتێکیان لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی ئیداری کەرکووکەوە بەکار بهێنن. زۆر باشە لە ڕووی تەمەنەوە ئەوانەی کە لەوێ لە گەڕەکە کوردیەکانی کەرکووک تووشی مادەی هۆشبەر بوون تەمەنیان ئەگەر لە ڕووی بەرزیەوە لە ڕووی کەمیشەوە پێم مامەڵی تا چەندە تەمەنیان بۆ نمونە کەمە کە باست لەوە کرد لە قوتابخانە ئامادەیەکاندا بوونی هەیە و ئەوانەشی کە ئێستا تەمەنیان هەڵکشاوە بەرەو سەرەوە تەمەن چەندی تایە؟ ئەتوانم لە نێو چینی گەنجاندا لە 17 ساڵی تایە تا 30 ساڵ وا تەمەنەکانی دیکەشدایە بەڵام کەمتر بەڵام ئەوەی زۆرتر ئالوودەی ئەم مادێن لە 17 ساڵ بەسەرەوە 15 ساڵیش هەبووە ئالوودەی ئەم بابەتە بووە و ئەم مادەیە بووە تاوەکو 30 ساڵ بەسەرەوە ئەمەیت بەڵام زۆرترین چینی گەنجانە و بابەتی دیکایە خاڵی دیکە هەیە بێ ئەمە ئاماژەی پێ بکەم بەداخەوە ئێمە بازرگانە گەورەکانمان هەبووە کە کوڕی بەرپرسی ئەمنی و سیاسی کەرکووکی تیابووە و لە هەموو جۆرە نەتەوەکان ئەمە جێگەی داخە یعنی ئێمە بۆی ئاماژە بەمان دێن ئەمە بابەتێکی بە بەرنامەدارە ژراوە چونکە زۆر بە دەگمەنی تێدایە کە بازرگان کوڕی خێزانێکی سات دەبێ چەندین بازرگان مەوادەکەی پێگیراوە و سزادراوە کوڕی بەرپرسی ئەمنی و سیاسی هەموو جۆرە نەتەوەکانی تێدایە لە کەرکووکدا. زۆر باشە کەواتە باست لە بازرگانەکان کرد هێندەی بەکارهێنەر ڕاستە بەکارهێنەر زیاترە هەتا بازرگان بەڵام هێندەی بەکارهێنەر کە دەستگیر دەکرێت و ئاسان شوێنی دەدۆزرێتەوە کەواتە لە هیچ نەبێت لە 100 بەکارهێنەرا خۆ دەبێت دوو بازرگانیش لە ڕووە ڕێکارە بە دووادارچوونەکە و تحقیقی ئەمنیەوە بدۆزرێنەوە واتە بازرگان هیچ دەستگیر دەکرێت یا تەنها ئەوانەی کە بۆ نمونە فرۆشیارن ئەوانەی سەرکۆڵانەکانن دەستگیر دەکرێن بازرگانی گەورە دەستگیر دەکرێت بە دڵنیاییەوە ڕەنگە جار و بار هەبێ بازرگانەکان وەکوتم پشتێکی بەهێزیان هەبێت دەرباز بن لەم بابەتە بەڵام لەم ساڵدا نزیکەی 67 بازرگان لە کەرکووکدا سزادراوە بە بازرگانیکردن بۆیە ئەمە بازرگانەکانیش دەستگیر ئەکرێن بەڵام ئەوەی زیاتر دەستگیرەکرێ ئالوودەبووانە زۆر جار بازرگانەکان دەربازیان هەبێ لەم بابەتە هەرچەندە ئەوانی شتیانە هەبووە زۆربیان ئەوەی دەستی بەسەردای گیرا بێ حکمی خواردووە و حکمی خۆی وەرگرتووە. زۆر باشە خاتووە هەنگ ئەگەر لە کۆتایە پەیامێکت هەبێ ڕێنماییەک ئامۆژگاریەک چ بۆ لایەنە پەیوەنددارەکان دایکان و باوکان خوێندکاران هاونیشتیمانیان هاوڵاتیانی کەرکووک چۆن خۆیان بپارێزن چه ڕێنمایەکی یاسایی یان هاونیشتیمانیت بۆیان هەیە لە پارێزگاری بوون لە مادەی هۆشبەر. داواکاریم لە خێزانەکانەیە بە پلەی یەکەم زۆر ئاگاداری مناڵەکانیان بن داواکاریم لە مامۆستایانی کەرکووک هەیە داواکاریم لە مامۆستایانی زانکۆ هەیە هەمیشە بەردەوام هەڵمەتی هۆشیاری لە جێگەی خۆیاندا بڵاو بکەنەوە ئاگاداری خوێندکارەکانیان بن بەجددی و داواکاریم لە مامۆستایانی ئاینی هەیە لە کۆمەڵگەی ئێمەدا زۆر دەم لەسەر مامۆستایانی ئاینیە
هەمیشە وتارە هەینیەکانیان باسکردن بێ لەسەر ئەم بابەتی مادەی هۆشبەر ترسناکە داواکاریم لە حکوومەتی هەرێم هەیە بەجددی هەوڵێک بدات بۆ ئەم دۆخە لە کەرکووکدا و هەروەها ڕێکخراوەکان چالاکوانان و هەروەها یاساناسان هەموو لە شوێن خۆیدا لەسەر بابەتی مادەی هۆشبەر لە کۆمەڵگەی کەرکووکدا چونکە ئێمە ئەگەر فریای ئەم دۆخە نەکەوین ئەم بابەتە ئەگاتە نێو ماڵی هەر هەمومان هەر ئێمە لە تایشێکدا لەم شارەدا. چونکە گەنجانی ئێمە بەشێکن لەم کێشە لەم دۆزەخەی تێکەوتونە وەک ئاماژەم پێیدا ئێمە پێویستە دەست بە گەنجەکانمانەوە بگرین چونکە ئایندە و داهاتووی ئەم وڵاتە لەسەر گەنجەکانمان ڕاوەستاوە ئەگەر ئێمە ئەم بابەتە چارەسەر نەکەین بڕوا بکە هیچ بابەتێتر فریای ئێمە ناکەوێ هەوڵومان دووبوونی هەمومان بە فیڕۆ ئەچێت بۆیە پێویستە ئێمە زوو بە زووترین کات فریای ئەم بابەتە بکەوین و بەردەم لە کێشەی گەنجەکانمان بگرین لەم شارەدا. زۆر سپاس بۆ بەڕێز خات و ئاهەنگەنوەر پارێزەر کە لە کەرکووکەوە میوانمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بڵێ ئێسان هیوادارین هەموو لایەک پارێزراو بن بەڕاستی کارەساتە بە پۆل گەنجان وڵات بەجێ دێڵێن بە پۆل سەری خۆیان هەڵدەگرن ئەوانەشی بمێننەوە لێرە ئالوودەی مادەی هۆشبەر ببن کافیە ئێمە نامێنین بەڵام 50 ساڵی داهاتووی تری تەمەن ئیدیم شار و شەقام و کوچە و کۆڵانانە نەگەنجی لێماوە نە پیاوێکی با بڵێن بتوانێت تەندروست باش بێگەر بەم شێوە بڕوا هەمومان دەبێت بە دەردێکەوە بە خەمێکەوە یان مردبین یا بتلینەوە هیوادارین ئاوڕێکی جدی لە بارودۆخی گەنجان لە هەرێمی کوردستان بدرێتەوە ئەگەر بڕیارە داهاتووی وڵات و داهاتووی نیشتیمان ئەم گەنجانە بن. زۆر باشە لەگەڵ پەیامنێران دەچینە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بزانین زانیاریەکانی ئەم ڕۆچین. ڕامیار سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش جیاواز لە زانیاریەکان لە ناو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ئەگەر بکرێ زانیاری زیاترمان بدەیت بزانین بەگشتی لە سلێمانی چی هەیە. سڵاوی خواتانە بێ ینی ئەوەی کە دەمێ ئەمڕۆ باسی بکەم لە پێشنگای نێودەوڵەتی کتێب ئەوەیە کە ینی قوتابیەکی زۆر سەردانی پێشنگاکە دەکەن بۆی کە ئەو بەرهەمانەی کە هەیە بیکڕم بە تایبەتی بە پرۆگرامی خوێندن ینی من لە بەیانەوە تێبینیم کردووە بە چەندین پاس هاتوون سەردانیان کردووە خۆش دەزانی قوتابیان ینی ئەو چینن کە ینی لە ئێستا توانای مادیان دیاری کراوە بۆ کڕینی منهەج زۆرێک سەردانی ئەو پێشنگا دەکەن توانای کڕینی کتێبیان نییە من دەمەوێت لە ڕووی ئاینیەوە بزانم کە تا چەند ئەمە ینی دەچێتە ئەگەر جەلال برایانی کۆنتترۆل گوێم لە سەوتی خۆمە بێتەوە تکایە ینی ئەمە تا چەند دەچێتە سەدەقەی جاریە تا چەند خێرە بۆ قیامەتی ئەوانەی کە ینی بەڵە تا چەند گرینگە مەسەن لە ڕووی سەدەقەی جاریەوە ئەم بابەتە دەچێتە بابەتی خێرەوە من مامۆستا نوریم لەگەڵا دەبێت چەند پرسیارێکی ئاراستە دەکەم کە لێرێ سوپاس یەکەم سپاس و ئامادە بوو مامۆستاگیان سپاس بۆ چەنابێت سپاس بۆ ئامادەبوونم ئەگەر زیاتر بیتە پێشەوە سپاس دەکەین دەمێت پرسیاری ئەوە بکەم مەسەن ئێستا قوتابیەکی زۆر هاتووە مامۆستا سەردانی پێشنگاکەی کردووە خەڵکێکی زۆر دێ توانای کڕینی کتێبی نییە لە ڕووی ئاینی ئیسلامەوە تا چەند ئەمە وەکو خێر هەژمار دەکرێت بۆ وەکو خێر دەنووسێت بۆ کەسانی کە خۆی کە کتێبەکە کڕە کتێبێکیش بۆ ڕافیقەکەی بکڕێت. جوانە بسم الله الرحمن الرحیم پێ خۆشحاڵم حقەتەن کردنەوەی ئەم جۆرە پێشنگایانە شتێکی زەرورە بۆ سەقافەت و ڕۆشنبیری لە ئاسی ئیسلامەتی و بەگشتی هەموو سەقافەتەکانی تر ئێستا ژەبینین ڕاستە فەرمی زۆربەی قوتابیان ڕووەکەنە پێشنگایانە جێخۆیەتی ئینسان ئیشارە بەوە بدات چەنە پێت خۆشە کە بتانی کتێبێکی بەسوود بۆ خۆت بکڕی و بە هەدیە یا هاوکاریکردنی قوتابیەک بکەی ئەویژە بێتە سەدەقەیەکی جاری بۆ مانەوەی هەتاوەکو ئەو کتێبە بمێنێتەوە جێگای ئیسفادە بێ بۆ بابەتەکانی علم و زانست ئەبێتە سەدەقەی جاری ئینشاءالله بەپێ ئەو فەرمایشتە جوانانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیشارەی پێداوە یەکێک لە سەدەقە جاریەکان بمێنێتەوە ئەو علمون ينتفع به. هەندێک کەس کە دانوێ ئەمە بکەن وا ئەزانن کە ئەمە تەنها خێرێکی دنیایی هەیە ینی خێری قیامەتی نییە ئەمە تا چەند دروستە لە بوارە علمەکانی ترا بەڵێ گەگەر خێرێکی دنیایی هەبێ ئەو خێرە دنیاییش
کاتێ ئەبێتە جێگای سوودێک بۆ کۆمەلگا بۆ تاکەکان ئەوی شەریەکێکە لەو مەراسیمە جوانانەی کە ئیسلامەتی ئیشارەی پێداوە خەیرالناسی من نفع الناس أو من أنفع للناس ئەمانە هەمووی ئەبێتە سەدەقەی جاری ئینشاءالله بۆ برەو پێدانی علم و زانست کە یەکێکە لە فەرزە جوانە پیرۆزەکانی ئیسلامەتی بتوانین علم و زانست بەرەو پێشەوە بەرین ئایا علومی زانستی بەتایبەتی شەرعی و دینی بێ یا علومە زانستانەکانی تری دنیایی بێ وەکو طب و هەندەسە و باقی علومەکانی تری ئەم سەردەمەکە هەیە. ئەو کڕینی کتێبە چۆن بێ مامۆستا باشە ینی چۆن بێ خێرەکە ئاگات ینی شێوازەکەی ئەگەر بەڵێ فەرمایشتەکە جوانە تۆ ئەگەر بتانی وەکو هەدیەیەک کتێبێک بۆ دۆستێک خۆشەویستێک کەسێک قوتابیە کە زەرورە بۆی بکڕی ئەبێتە هەر ئەو بابەتە جێگای سەدەقەی جاری ئەبێت یان خۆت بتبێ و بە ئیستیعارە بیدێ بە و ئەوە شەر جێگایەکە کە ئینسانی ئیماندار ئەو علم ينتفع بی خەڵکی تری ئیسفادەی لێ بکە ئەبێتە خێرێکی گەورە بۆ ئینشاءالله بە تایبەتی ئەگەر بۆشی بکڕی تامانەوەی ئەو کتێبە هەتایە بێتە سەدەقەی جاری و خێرێکی گەورە بۆ ئینسانەکە. ئەو کلتورە ئێستا لە نێو کۆمەڵگەی کوردیا زۆر زەعیفە زۆر لاوازە وەکو مامۆستانی ئاینی ینی قسەتان چییە بۆ کەسانی کە توانان هەیە ئێستا خەڵکێکی زۆر لەوانە لێرە توانای هەبێ کتێبێکی ێژگار زۆر بکڕەوە بیبەخشێتەوە بەڵام ئەم کلتورە زەعیف بووە لە ڕووی ئاینیەوە چ ڕێنماییەک هەیە بکرێت بۆ کەسانی کە توانیان هەیە و نایکەن. فەرمایشتەکە جوانە لە ڕوو ڕێنماییەوە تەمان باوباپیرانی ئێمە زۆر گرنگیان بە خوێندن و علومی خوێندن ئەدا و هەتا وەکو فەقێ و حجرەکان بەڕاستی بە هاوکاری و بە کۆمەکی خەڵکی برەویان پێدرا و علم و زانستەکە پێشەکەوت. ئێستا جانبێک لە علومی شەرعیەکان و حجرەمان مابێ ئەم علومانەی تری لە بەشە زانستە ئیسلامیەکان جامعەکان خەڵکی بتوانێت هاوکاریان کە ئەویش جێگای ئینشاءالله سەدەقە و جاری ئەبێ بەو ئومێدە بەو نیەتە خێری کە لە دڵتانە هەیە بتوان هاوکاری قوتابیان بکەن جێخۆیەتی و لێرە شەبا ئەوەش بڵین بەداخەوە جێگای ئەوەیە کە ئینسان ئەسەف لەوە ئەخوات جاران حکوومەت کاربەدەستەکان بە شێوازێکی جوان هاوکاری قوتابیانیانە کرد و دەعمی مادیشیان ئەکرد و معنەویەش وەرەیان بەرزەبوویەوە ئەیان توانی شتانێک بۆ پێداویستی خۆیان جێبەجێ بکەن و بیکردن و ژیانێکی خۆشتریان هەبێت نە بەخێر بەداخەوە ینی ئێستا بگرەباری قوتابیانەوە نە قورزەکرێ ئێستا ئەیبینی ناتوانێت کتێبێک بکڕێت ئەوە جێگای ئەسەفە ئینشاءالله دەستان خۆش بێت. ینی لە کۆتاییە مامۆستا ڕێنمایی چییە بەگشتی بۆ خوێندنەوەی کتێب و ینی ئێستا خەڵک بە کللتوری خوێندنەوەی کتێب زۆر دوورکەوتۆتەوە خۆی مەشغوڵ کردو بە کۆمەڵێک بابەتی تری وەکو میدیا و ئەوانەوە ڕێنماییتان چیە وەکو مامۆستای؟ من دەستخۆشی لە جەنابتانەکەم ئینشاءالله ئەوەش ببێتە خاڵێکی وەرچەرخان لە هەر هەموماندا ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بخوێنینەوە سەقافەت و ڕۆشنبیری بە خوێندنەوەی کتێبە نەک ئەوەی لە فەیسبوک و لە باقی شتەکانی تر کە خەڵکی مەشغوڵ کردووە علم و زانستیشی تیانە بەڕاستی جا لەبەرەوە گەورەترین سەرمایە بریتە لە سەقافەی دینی سەقافەی ڕۆشنبیری کتێب خوێندنەوەی ئەوە ئەبێتە دەزمایەکی گەورەوە بۆ ئینسانەکان بتوانن بەڕاستی سەقافەت و ڕۆشنبیری خۆیان پێشخەن و علم و زانست لەوەوە فێر بن باشترە ئەوە لایەکە کە ئینسانە بێت لا بکاتەوە بەلای سەقافەت و ڕۆشنبیری و کتێب باشترین هاوڵە باشترین ئامۆژگاری کرد کتێبە کە بۆ ئینسان ببێتە مایی دەزمایەیەکی باش و باشترین شتێک کە من وەسێتم بۆ خۆم و بۆ دۆست و برا و قوتابیان ئەوەیە ئەوەندە خۆیان مەشغوڵی کتێب و دراسی کتێب بکەن باشترە لە ئەو ئەجهزە تەکنۆلۆژیانی کە ئێستا هەیە. وتم هەرچەند وتم دوا پرسیار بەڵام پرسیارەش گرینگە مامۆستا ناوەندەکانی فرۆشتنی کتێب ئەمانیش داشکانێکی زۆریان نەکردووە بە پێی پێویست ئەمەش ینی بەڵێ ئەوەش جێگەی ئەوەیە کە لەسەری بوەستین وە تا چەند گرینگە ئەوانیش ینی تا ئەتوانن داشکانەکانیان زیاتر بێت بۆی خەڵک بتوانێت زیاتر کتێب بکڕێت. دەستخۆشی لە هەموو ئەو پێشنگایە جوانە دەکەین لە ناوێندەکانی ڕوێنی و نوگەشە و باقی ناوەندەکانی سارا و هەچی ئەو بەشانەی کە کراوەتەوە داوایان لێ دەکەین ئەوانیش چەنێ توانایان هەیە تەخفیسات بکەن بە تایبەتی بۆ قوتابیان و بۆ مامۆسایان بۆ ئەوانی کەوا بتوانن ئینشاءالله ئەوانیش بەرهەمێکی زیاتر بەدەست خۆیان بکەن و کتێب بکڕن بەڵێ بۆ ئەوانی شەرە بێتە خێر ئەو نیەتە خێرە فاعیل بێ لە ناو دڵیانە کە ئەمە
لەبەر خاتری بەرەو پێشچوون و ڕۆشنبیرکردن و توانای ئەوەی کە قوتابیان یا مامۆسایان بتوان کتێب بکڕن ئەوە جێگای دەستخۆشیە بۆیان و ئەوانیش داوایان لێکن ئەوە بکەن انشاءالله. خۆش مامۆستاگیان سپاس دەکەم مامۆستا نووری، سپاس بۆ جەنابن، سپاس بۆ جەنابن، دەست خۆش سپاس. ئەوەی کە من لە یەکەم ڕۆژی پێشنگای کتێبەوە ینی تێبینیم کردشوان ئەوە بوو کە یەکێک لە ناوەندەکانی فرۆشتنی کتێب باسی لەوە کرد هەر کەسێک کە ڕوو بکاتە پێشنگاکەی ئێمە ناهێڵین بەبێ کتێب بڕواتە دەرەوە بۆ مەرجی کە بزانین خوێنەرە، ینی ئەو ئاماژەی بەوە کرد کە نرخ بەلانەوە گرنگ نییە. بۆیە ئەوانەی کە سەردانی پێشنگاکە دەکەن ینی زیاتر قوتابین، من ئێستا زۆربیان کە دەیبینم بەدەستی بەتاڵەوە دەڕۆنە دەرەوە، ینی پرسیاری ئەوم کرد دەڵێن کە کتێبەکان نرخەکانیان گرانە توانێت ئەویان نییە کە کتێب بکڕن، یا ئەوەشی کە کتێبێک ڕێ لە کتێبێک زیاتر ناتوانێت بکرێت، لە دوو کتێب زیاتر ناتوانێت بکرێت. وەکو مامۆستاش باسی کرد ئەوەی کە بتوانێت کتێبێک بۆ کەسێکی دیکە بکڕێت، ینی هاوکاریەکی بکات، ئەمە یەکێکە لە سەدەقە جاریەکان. بۆیە ئەوەی کە توانای هەیە بتوانێت هاوکاری هەر قوتابیەک یان هەر کەسێک بکە کە توانای کڕینی کتێبێکی نییە و کە سەردانی پێشنگاکە دەکات بەدەستی خاڵی نەچێتە دەرەوە، ئەوەی کە حەزی لێیە بتوانێت بەدەستی بێنێت. بەڵە زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕامیان عوسمان لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبەوە لەگەڵمان ئەوەی سپاس بۆ زانیاریەکانت. بڵێ باوکاری هاوکارانم لە پەیام و هاوکارم جلال محەممەد پڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێت. خواتان لەگەڵ.